بەوەی دواکەوتنی موچەکانیان لە وادەی خۆی و پێنەدانی شایستەدارایەکانی مامۆستایان بەشێک لە قوتابخانەکانی هەڵەبجە بایکۆتیان ڕاگەیاندووە و ناچنەوە هۆڵەکانی خوێندن. مامۆستایانیش دەڵێن حکوومەت بەرپرسیارە لەو بارودۆخەی بەسەرکەرتی پەروەردەدا هاتووە. ئەوەی بەرپرسە لەم دۆخەی کە ئێستا پەروەردەی پیاتێ ئەپەڕێکە خراپترین دۆخێتی بەڕاستی ئەم دەسەڵاتدارانەی هەرێمن، چونکە بەڕاستی ئەگەر بێت و وەکو پێویست شایستەدارایەکانی مامۆستایان دابین بکەن و کاتە بەڕاستی پەروەردە بە شێوەیەکی تەندروست بەڕێوە ئەچێوە، هەروەها کاروباری خوێندن ڕناگیری ئەوەتە ئێستا بینین لەلایە دەوامە لەلایەک خوێندن ئەو پرزەی دروست بووە بەڕاستی کاریگەری سلبی لە ئێستا و لە داهاتوە ئاکاتە سەر قوتابیان وایان لێکا بەڕاستی کەسێک نەبن بەو شێوازە سوود لە خوێندن وەرگرن کە پێشتر لێ بینراوە. بەرپرسی لقی هەڵەبجەیەکێتی مامۆستایان ئاماژە بۆ دەکات ئیرادەیەگەیە لە وەزارەتی پەروەردە نایەوێت ڕەوشی پەروەردە ئاسایی ببێتەوە. تەنانەت سەرەتاییترین مافی مامۆستا کە موچەیە دابین ناکرێ و داکۆکی لێ ناکرێ. ئەم قۆناغی کە ئێستیا هەیە جۆرێک لە شپرزی بە دۆخی پەروەردە و سێکتەری پەروەردەوە ئەبینین. ئەوش لە ڕاستیان موسەبەبی ئەوڵ و ئەخیری هەر حکوومەتە، چونکە ئیرادێکی گەورە و بەهێزێ لەناو حکوومەتا کە پەروەردەی بەلاوە گرنگ نییە، خوێندنی بەلاوە گرنگ نییە، بەم شێوازە شپرز و بەرەڵایەکە گوێنادەتی بایکۆت دەکرێ یاخود ناکرێ یاخود مامۆساچێتەوە بۆ داوام یاخود ناچێتەوە بۆ داوام بەلایەوە گرفت نییە. ئەم ئیرادەیە ئیرادێکی زۆر گەندەڵ و زۆر خراپە کە بەداخەوە کاریگەرەکە چەند ساڵی داهاتوو ئەبینین و ئەشی بینینەوە جارێکیکە. زیاتر لە 2 هەفتەیە مامۆستایانی سنووری هەڵەبجە و سلێمانی بایکۆتی دەوامیان کردو و حکوومەت لە وادەی خۆیدا موچەکانیان پێنادات. دەستەی مامۆستایانی ناڕازی دەڵێن ئەگەر حکوومەت داواکاری مامۆستایان جێبەجێ نەکات هەڵوێستی دیکە دەگرنە بەر و ناڕزایەتیەکانیان دەست پێ دەکەنەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.